بەهۆی دەستکاریکردنی مینەوە هاوڵاتیەک لە گەڕەکی کانی کوردەی سلێمانی گیانی لەدەستدا. بە پێی زانیاریەکان هاوڵاتیەکە عەقیدێکە سەر بەهێزەکانی هەفتا و لە سەربانی ماڵەکەی خۆیدا TNTیەکی بۆ ڕاوی ماسی ئامادە کردووە و بەخۆیدا تەقیوەتەوە گیانی لەدەستداوە. شتی دروست کرده بوو بۆ ڕاوماسی شتی دروست کرده بوو لە باوەشیا بوو لێ یابوو فریان نەکەوتبوو TNT شتیا بوو بۆ خۆی تەقیەوە خۆی کوشت و خۆی سەگرت. بەڵێ سێ کچی هەیە و خێزان کوڕی نییە کەس هەر خۆی بەتەنیا لەسەر بەردەوام کردوێتی و حەزیشی لێی بۆ کردوشێتی و ئەفسەری شەو لە فەرماندەری کەس لە هەر خۆر کچەکانی لە خوارەوە لەگە خێزانەکەی وتەوە 4 سەرخێزانن پێنجن بەخۆی و پێنج نانەداوامەکەخانشین نیە. دەنگی تەقینەوەکە هێندە بەرز بووە لە زۆربەی شوێنی گەڕەکەکەەوە هەستی پێکراوە. دوای گەیشتنی هێزەمنیەکان و بەرگری فریاکەوتن پارچەکانی تەرمەکە براوە بۆ پزیشکی دادی و لێکۆڵنەوە لە ڕووداوەکە دەستی پێکردووە. کاتژمێر بزە بە 45 دقیقە بۆ 47 دقیقە لەو گوزەرەیە بوو سەوتی تەقینەوەکە سەوتێکی بەهێز و تۆخێنەری هەبوو. بەڵام زۆر گوێم پێ نایە من درەنگەیشتمە شوێنی ڕووداوەکە بەڵام کاتی هاتم هێزەکانی ئاسایش و هێزانامنیەکان لێرە بوون خەریکی لێکۆڵینەوە و کۆکردنەوەی پارچەکانی ئەم هاوڵاتیە بوون چونکە سەوتەکە زۆر بەهێز بووە یەکسەر پارچەی کرده بوو هەر دەستی لێ دەرەوە بوو بەشەکانی تری لەو سەربانانەی تر چەند پارچەیەکی تریان کۆ کردبووە ئێسش چەند پارچەیەکی تریان ئەو چاڵەوانێ و گڵیان بەسەرایە ئاوا چۆنەڵی وردە گۆشت بوو. خۆی تێرێتی ڕاوەماسیەکە ئاڵێ ڕاوەماسیەکە لەبان بزان دەستکاری کرد دەچێتە قێپیا بۆ خۆی ئەنجەر چی ئەوانی چی ئەوانی وەڵا خزمیانی خزممانە بەراکەی نەمە ژنمان داوە پێی خوارزار کەوانوێتی وڵا گەنجە عمری 40 ساڵوی باشە 35 لەو دەورە. ڕووداوەکە دروست کاتژمێر 1:45 خولەکی دوانیەوە ڕوویداوە. دوای بیستنی دەنگی تەقینەوەکە دراوسەکان هاتوونەتە شوێنی ڕووداوەکە و تیمەکانیان ئاگدار کردوێتەوە. ئەوە یەکەم جارە ڕووداوی لەم جۆرە لە سلێمانی ڕووبدات و کەسێک بە TNT گیان لەدەست بدات. ڕامی عوسمان کەناڵی پێام سلێمانی.